تیمەکانی فریاگوزاری ئەمڕۆ یەکشەمە بەردەوام بوون لە گەڕان بە دوای ئەو 23 کەسەی هەتا ئێستا بێسەر و شوێنن بەهۆی داڕمانی بەفری چیاکان کە ئوتێلێکی لە ناوەندی ئیتالیا داپۆشی چارەنووسیان نادیارە. ئەفسەری لەشکری مارکۆ ئەمۆریلۆ گوتی خراپی کەش و هەوا ڕێگر بووە لە بەردەم هەوڵەکانمان، بەڵام گوتیشی ئەوان سوورن لەسەر درێژەدان بە هەوڵەکانی گەڕان هەتا ئەو دەمەی هەموو بێسەر و شوێنان دەدۆزنەوە. 9 کەسیان بە زیندوی لە نێو دار و پەردووی داڕمای و ئوتێلی ریگۆپیانۆ هێناوەتەوە ئەوەی بە هۆی هەرسی بەفرەکەی هەژدەی ئەم مانگە دارما هاوکاتەرمی 5 کەسیشیان دۆزیوەتەوە. ڕۆسانۆ دیلۆزیۆ بەڕێوەبەری نەخۆشخانەکە دەڵێت 9 زیندوماوەکەی دەرهێنراونەتەوە لە ڕەوشێکی تەندروستی باشدان و پاپای ڤاتیکان نوێژوونزای بۆ قوربانیان کرد ئەوانەی بەهۆی هەرسێنانی بەفرەوە و داپۆشینی ئوتێلەکەیان بە بەفر گیانیان لەدەستدا. هاوکات پاپا سوپاسی کارمەندانی تیمی بەهاناچوونی بۆ ڕووداوەکە کرد.